بنکەی ڕووناکبیری گەلاوێژ بە هاوکاری لووتکەی ڕووناکبیری عەرەبی لە شاری سلێمانی کۆنفرانسی بەیەکەوە بەرەو بزوتنەوەی ڕووناکبیری و ڕۆشنگەری هاوچەرخ ڕێخست. لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەدا چەندین وتار پێشکەشکران و هاوکات خەڵاتی ڕێزلێنانیش بەخشرایە چەندین کەسایەتی ڕووناکبیر و ڕۆشنبیر. لە کۆنفرانسەکەشدا مەلا بەختیار ڕایگەیاند پایتەختی ڕۆشنبیری باوەشی بۆ ژمارەیەک لە ئەدیبان و ڕووناکبیران و ڕۆشنبیرانی لووتکەی ڕووناکبیری عەرەبی کردەوە. نووسەر و ڕاگبیرانی سلێمانی باوەشمان کردوێتەوە بۆ ئەم هەموو نووسەرە جوانانەی لووتکەی ڕووناکبیری عەرەب. بنکەی گەلاوێژ هەروەکو سلێمانی و کوردستان و عێراقی ئاشنا کرد بە ئەم جۆرە جوم و جۆڵە، ئەم جاریان بە ناوی ئێوە باوەشێکی ئاواڵەتری کردوێتەوە و ئەم کۆنفرانسە گرنگەی لە سلێمانی سازداوە. بە دروشمی بەیەکەوە بەرەو بزوتنەوەی ڕووناکبیری و ڕۆشنگەری هاوچەرخ بنکەکەمان بنکەی ڕووناکبیری گەلاوێژ بە هاوبەشی کۆنگرەی لووتکەی ڕووناکبیری ئەم دیدارە ڕێک دەخات کە لەم دوو ڕۆژەدا چەندین کۆڕ و پانێڵ لەخۆ دەگرێت. لان و پەیوەندە کۆمەڵایەتیەکانیان هەراسان و پەرتەوازە کردووە. پارێزگاری سلێمانیش بە گرنگیەوە باسی لە کۆنفرانسەکە کرد لەم کاتەی ئێستادا کە عێراق و ناوچەکە بە بارودۆخێکی هەستیاری و کێشمەکێشمی سیاسی و نەخوازراودا تێدەپەڕێت. بەو ئومێدەی ئەم کۆنگرەیە لەم سەردەمیدا بڕانی مرۆڤایەتی و پەرتەوازەیی کۆمەڵایەتی و ناجێگیریە دەرونی و ئارامی و سەقامگیری و تەندروستی و سیاسی و ئابووریەدا هەوڵێک بێت بۆ ئاشکردنەوەی مرۆڤ، کولتور، ژیان، ژینگە لەگەڵ خۆی و لەگەڵ دەوروبەر و لەگەڵ فەزا و ژینگە و کایی گشتیدا دەرفەتێک بێت بۆ بەیەکگەیاندنەوەی هەمومان لە پێناوی هەموماندا. کۆنفرانسی بەیەکەوە بەرەو بزوتنەوەی ڕووناکبیری و ڕۆشنگەری هاوچەرخ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و کە تێیدا چەندین پانێڵی جیاواز لە بوارەکانی ئەدەبی و هونەری و دەرونی و ئابووری و کشتوکاڵی و نەوت و ئاشتی و لێبوردەیی و چەندین تەوەری دیکە پێشکەش دەکرێت. بڕیاریشا لە کۆتایی کۆنفرانسەکەش کتێبێک چاپ بکرێت و ئەمەش دەبێتە هەنگاوێکی باش لە مێژووی مەعریفیدا بە زیندوی کە بمێنێتەوە. وەک بەشداربوانیش دەڵێن ئەمەش دەبێتە هەنگاوێکی باش کە ئەدیبان و ڕووناکبیران لە داهاتوودا سوودی لێوەربگرن بۆ توێژینەوە زانستیەکانیان. هێمن کەمال، کورتسات نیوز، سلێمانی.